پیکاب بەڵای شەقام و شۆستە لە بن کۆڵکاریەکی تایبەتدا. ماشەڵا لەو نیسانە 2002 دەبریت باوەڕ نییە. لە کوردستاندا 316,000 بیکاب هەن. 64% ڕووداوەکانی هاتوچۆ پیکاب و تەکسی دروستی دەکەن. ببینین ئۆتۆمبیلێکی ئاساییە، بەڵام لەسەر شەقام و ڕێگا و بانەکان بە ئیزرائیلی گیانی شۆفێراندا دەنرێت. پیکاب یاخود دەبڵ وەکو ئەوەی لە باشووری کوردستان ناویان ناوە. لە باشووری کوردستاندا بەپێی ئامار و داتاکانی وەزارەتی ناوخۆ و بەڕێوەبەرایەتی گشتی هاتوچۆ نزیکەی 2,390,000 ئۆتۆمبیلی تۆمارکراو هەن، جگە لە بوونی 100,000 ئۆتۆمبیلی بێستەرەتا و ئارم و بێژمارە. لەو ژمارەیە بەپێی زانیاریەکانی ڤار 316,000 بیکاب هەن کە پێکهاتوون لە جۆرەکانی بیکابی کۆمپانیاکانی نیسان بە ڕێژەی 37% و تیۆتا بە 37% و 11% بۆ 2 تۆنی و جۆرەکانی 24%. بەوەشتوانی ویانە کۆی 30% ڕۆشتن لەسەر شەقام پڕ بکەنەوە. بەڵام پڕکردنەوەکە بەو شێوەیە کە زۆرینەی شۆفێرانی تر و پیاوانی هاتوچۆ گلەییان لێیان هەیە. شۆفێری بیکاپەکان بەو هۆیەی کە ئۆتۆمبیلەکانیان بۆ بار هەڵگرتن بەکاردەهێنن و شوێنیان لا کۆڵان و کۆگا و شوێنە دوورە دەستەکانە زۆر حوسەڵەی پابەندبوونیان نییە بە یاساکانی هاتوچۆ و هەر بەو هۆیشەوە زۆرترین سەرپێچی هەر ئەوان تۆماری دەکەن. جگەلەوەی بیانووی لاوەکی شۆفێرانی پیکابەوەیە کە پلێتی ئۆتۆمبیلەکانیان ئەستور و پتەوە و زۆر ناترسن و گرفتیان نییە لە کاتی نزیک بوونەوە لەو ئۆتۆمبیلانەی تر کە پلێتەکانیان تەنوک و ناکوالیتی. بەپێی ئەو زانیاریانەی ڤار لە وەزارەتی ناوخۆ دەستی کەوتووە لە ماوەی 15 ساڵی ڕابردوودا لە باشووری کوردستاندا زۆرترینی ڕووداوەکانی هاتوچۆ هەردوو بیکاب و تاکسی تۆماریان کردو. بە جۆرێک ئامارەکان دەڵێن لەو ماوەیەدا بە ڕێژەی 64% هۆکاری پێکدادان و مردنی تاکسی و بیکاب و 2 تۆنی یاخود کیا بوون. ساڵی 2012 بە ڕێژەی 66% هۆکاری پێکدادان و خەتاباری بیکاب بووە. ساڵی 2013 تا 2019 ڕێژەکە لە نێوان 61% تاوەکو 65% یاری کردووە. ساڵی 2020 ڕێژەکە داکشاوە بۆ 58%. ساڵانی کۆڕۆنا ئامارەکان دروست نین. ساڵی 2023 ڕێژەکە 60% بووە. خەڵکی لە نێو خۆیاندا وەکو گاڵتە و نوکتەیەک باسی چۆنیەتی و شارەزایی و لێزانی شۆفێری بیکابەکان دەکەن و دەڵێن خوایە لە بەڵای بیکاب و 2 تەنی بمان پارێزیت. بە پێچەوانەی خاوەن بیکابەکان کە پێیان وایە شۆفێری ئۆتۆمبیلە تایبەتەکان خراپن و لەسەر ڕێگاوبانەکاندا ڕێگەی ئەوان دەگرن و دەبنە سەر ئێشە بۆ شۆفێرێتیەکەیان. نوکتەیەکی باوتر هەیە کە دەڵێت لەسەر شەقام هەموو ئۆتۆمبیلەکان لە بیکاب دەترسن و بیکاب خۆشی لە نیسان بیکاب دەترسێ. ئەمە وەکو ئاماژەیەک بۆ ڕقی و گوێپێنەدانی لە ڕادەبەدەری خاوەن پیکابە نیسانەکان. خاوەن و شۆفێری پیکابەکان زۆر حوسەڵەی داگیرساندنی هێماکانی هاتوچۆ لە نیشاندەرەکانی لاو چواریان نییە. هەر بۆیە هەمیشە